ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵین من و هاوڕێم ڕەحمان حسێن زادە جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم بەرنامەی 25مینە ئەمڕۆ ڕۆژی هەینی 11 حوتی 2025 پێشکەش بە ئێوەی ئازیزەکە. هەوڕە ڕەحمانە کاتت باش و مێدوارم باشبی. زۆر سڵاوم هەیە ئەم کاتەی تۆش شاد و سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە. بەڵێ هەر ڕەحمان ئێمە بۆ ئەم بەرنامەیە چەند تەوەرێکماندا نابوو ویستمان لە دیدار و گفتوگۆکانی نێوان ترامپ و نەتەنیاهۆ دەست پێ بکەین، بەڵام مەسەلەیەکی گەرم و گۆڕ ئەمڕۆ هاتە پێشەوە، ئەویش چەکدانانی پەکەکە بوو. ئەمڕۆ بە شێوەی سیمبولیک ستی چەکداری پەکەکە لە ئەشکەوتی جاسەنە لە شاری سلێمانی، نزیک شاری سلێمانی، سی پارچە چەکیان خستە ناو جێگایەکەوە ئاگریان تێبەردان. ئەمەش بە وەڵامدانەوەیکی سیمبولیک بە پەیامەکەی ئۆجالان ژمێردرا، وەلو چوارچێوە پەیامێکیان خوێنەوە قسەیان لەسەر ئەوە کرد کە ئەمە هەنگاوێکە بوو بە جێبەجێکردنی و پرۆسی ئاشتیە، و هەروەها ئەوەشیان وت کە ئەمە بڵێن هەنگاوێکی ڕوو لە پێشە بۆ دەستپێکردنی پرۆسی ئاشتی. داواکاری ئەوە بوون کە هەموو دەوڵەتانی کە کاریگەریان هەبوو لەسەر دۆخی کوردستان بێمافی یاخود ستەمی خەڵکی کوردستان پرگوێ نەخەن. هەروە پەیامیشیان بۆ هەموو کارگەران و زەحمەت کێشان و گەلانی دنیا وەک خۆیان ئەڵێن، هەروە ڕۆشنبیران و سۆشیالیستەکان و شەپەکان لە دنیاە کرد کە پشتیوانیان بن لەم خەباتیانە لەم هەوڵیانە بۆ ڕزگاربوون لە ستەمی میلی و بۆ چارەسەرکردنی یاخود وەک خۆیان تابیت بیەکەن بەدیهێنانی مافەکانی گەری بوون. بەرحاڵ ئێمە پێشتر لە بابەت پەیامی ئۆجالانەوە سەبارەت بە هەموو پرۆسەیە قسە باسی خۆمان کردووە. ئەمڕۆژ دووبارە لەو درێژەیان من پێم خۆش بوو سەرنجی خۆم دەچکار وەکو پێشتریش لە پەیامەکانە لە پەیامەکەیەوە لە دەستپێکی پرۆسەکەیە وتراوە لەلایەن چەند لایەنێکەوە لێگەدرایە و دووبارە باسی ئاش بەتاڵ و باسی چەکڕێدان و باسی ئەوەی کە سەرنجام ئەم پرۆسەیە بەم جۆرە کۆتایی هات و سەرنجام تەسلیم بوون و لەم شانە هاتوتە پێشەوە کە وازانم من و تۆ لەو بابەتەوە نەزەریشی ترمان هەیە. ئەگەرچی ئەمە زۆر بڵێن بەو شێوازەی کە خودی پەکەکە خۆی باسێکاوی باتە پێشەوە بە مەسلەیەکی زۆر گەورە و مهم و گرنگ و بە جۆر لە جۆرەکان مەسەلەن ئایدیالیزەی ناکەین، ناچی لە پشتیوە ئینی بکەین. بەڵام لانی کەم لە نەزەر منەوە من بە هەنگاوێکی ئەرێنیە زانم، شتێکی زانم کە لانی کەم جێگەیەوە نییە هیچ ڕەتکردنەوەیەک یاخود بڵێن بە جۆرێک بەد ناوکردنی یاخود ناو ناتۆرە خستنە دوای ئەوانە بژمێرێ. بەڵام بەش بە حاڵی خۆمەزانم کە ئەم پرۆسەیە کە پەکەکەوە دیارە وەک باسەکە ئێوە دەستی پێ بکە پرۆسەیەکی زۆر زۆر سەختە، زۆر قورسە، بە تایبەت لە دۆخی ئەمڕۆی دنیاە، لە دۆخی ئەمڕۆی تورکیایە کە بە جۆرێک لە جۆرەکان فاشیزم دەمهەراشە، فاشیزم خەریکە باڵا دەستی پەیاکە لە زۆر شوێنی دنیاوە. لە ناو تورکیایە زۆر هەنگاوی دژە دیموکراتیانە هەر ئەو دیموکراتێتە ڕووکەشەی کە لە تورکیاشا هەبوو بە جۆرێک لەلایەن ئەردۆغانەوە تەحمل ناکرێت. زۆر هەنگاوی دژ بە ئازادی و دژ بە هەر تاکو و یاسا و قانونانی کە خۆشیان دایان ناوە ئەبینین. من بەم حاڵە پێم وابێ کە پرۆسەکە زۆر زۆر سەختە، کە دیارە مەرج نییە بەڵێن پرۆسەکە سەختە هەر لە سەرەتاوە نوڵانەوە لێبین کە ئەمە حتمەن بە شکست ئەچێشتێن. مەیدانێکی تری خەباتە بۆ خەڵکی کوردستان، من باسی پەکەکە ناکەم، بەگشتی خەڵکی کوردستانی تورکیا و خەڵکی تورکیا بەگشتی مەیدانێکی تر و خۆناغێکی تری هەڵسوڕان و خەبات لە بەردەمێ ناکرێتەوە.
کە بە هەر معنایەک بێت جیاواز لەوەی کە تا ئێستا بووە، جیاوازە لەوەی کە هێزێکی چەکدار بە شاخەوە بووە، شەڕێک لە ئارایە بووە و دەسەڵاتێکە سەرکت و قەمعی ممارسە کردووە بیانی بەمەگرت و سەرکتی ممارسە کردو. ئەچینە جێگایشی تێچینە قۆناغێکی ترەوە کە دیارە سەختە، کێشەی زۆرە، بەڵام سەرکەوتنیشتیایە مستەحیل نییە، مەحاڵ نییە، ژێرکەوتنیشتیایە حاتمی نییە. من بەمەنە ئیتیفاقم بۆی وەختێکی زۆرتر نەگرم، پێم خۆشە ڕای تۆ بزانم دواتریش هەنێ قسەی تر فەرموو. دەست خۆش بێ تۆ ئیشارەت پێدا لە دوای پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە بووە بزانم لە 27 فێوریەی هەرەم ساڵ 2025 دەریبڕی هەر وەختە دەنگدانەوەی گەورەی بووە و پەیامە لە ئاست جەهانی لە ئاست منتەقەکە لە خودی تورکیە و ئەو وڵاتانەش کە مەسەلەی کوردی بە تایبەتیایە معلومە کاردانەوە بوو، معلومە هەڵوێست گیری زۆرا و جۆر بوو. ئێمەش هەڵوێستی خۆمان دەربڕی وەکو کۆمۆنیستەکان، وەکو کۆمۆنیزمی کاریگەری لەو بابەتەوە و ئێمەش هەر لەم بەرنامەشەوە دەرنەچە ئەو ڕووداوەی ئەمڕۆکە ڕوویدا و هەروەکت و باسکە بە شێوەی سەمبلیک 30 نەفەر لە گریلاکانیان چەکەکانیان دانا و ئاوریشیان تێبەردا. خودی ئەمە بۆ خۆی هیچ نەوعیەتێکی تازە بۆ پرۆسەیە نادا. ئەمە لە درێژەی هەرەو پەیامە هەرەو ڕەوەندە سیاسیەیە کە لانیکەم لە 27 فۆریەدا بە پەیامەکەی ئۆجاڵان زۆر بەرجەستەتر بۆەوە دەنا هەروەک لە لەگدانەوەکانی پێشومانە هەیە. خودی ئەوە لە چەند ساڵەوە پێشیەوە زەمینەی خۆی بوو بە پەیامەکەی ئۆجەلان گەیشت. ئەو کات و ئێستاش من پێم وایە هەڵوێستی دروست بۆ ئێمە کۆمۆنیستەکان نەکومل لە ڕوانگەی زانی چۆنە بەستەجیبەوەی لە ڕوانگەی کام بزوتنەوە، کام چینی ئەو کۆمەلگایە، لە ڕوانگەی کام قازانج و بەرژەوەندەوە تەمەشای ئەم پەیامەی ئۆجەلان تا ڕووداوەکەی ئەمڕۆکەی. بەڵێ ئەگەر لە چوارچەوەی بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی کووردا تەمەشایکەی بە تایبەت ئەوەی خۆی بە میلیتانتر و چەپتر بە باڵی چەپی بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد ئەبینێ و ئەوە پێکاکایە کە ڕۆژە باسی ئیستیقلالی کوردستانی هەر چوار پارچەیە کرد، یا دواتر لانیکەم بۆ ماوەیەک لە کوردستانی تورکیایە کرد، دواتر کۆنفدرالیزمی دموکراتیکی باس کردووە. ئێستا لەوانە دەستی کێشاوەتەوە و بەرحاڵ بە جۆرێک سازان ئەوەی خۆیان کردویانە بە بەرنامە دموکراتیزەکردنی کۆمەلگابێ لە ڕوانگەی بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی میلیتانتەوە تەمەشاوکەی. بەڵێ ئەمە هەمووی پاشەکشەیە، ئەو جۆرە خۆیان ئەڵەن تەسلیم تەڵەبیە، سازشکردنە، چونکی عاقبەت ئەم واقعە لە بۆچوونەکانی چەند ساڵەوە پێشی ئۆجەلانەوە تا پەیامەکەی تا کردەوەی ئەمڕۆ ئەوە نیشانەدا لەم کێشمەکێشەی کە لە 45 ساڵی ڕابردووە بە وجود هاتووە و نەهایەتە نەتیجەکەی بووە بە کێشەی مەسەلەی کورد لە کوردستانی تورکیا. یەکەمەوەیە تەناسخواکە زۆر زۆر نابەرابەرە لە بەرابەر پێکاکا و ڕاهبەریەکەش یا دەوڵەتێکی هەتا ئێستاش فاشیست وجودی هەیە بەم هەم جۆرە ئینعتاف و پاشەکشەیی کە پێکاکا لە خۆی نیشانەدا بە ئاسانی نایەتە پای سازان، هەرچە نەویش مەجبور بووە لە بەعزە شوێنێکە بەعزێک ئیمتیازات بدا کە ئەمان نایبنن. لەو ڕوانگەوە تەمەشای بکەی بەڵێ وایە، بەڵام بابین لە ڕوانگەی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و بەرەی ئازادی خواز و بەراوەری خوازی هەرە و کوردستانی تورکیە و کولی تورکیەوە گە تەمەشای بکەی، مادام ئەم پرۆسە بڕواتە ئەو جێگایە سازشێکی لەسەر ساز بێ، بەرحاڵ کار بەو جێگایە بکە ئەم کێشەی سیاسی و نظامی کە 45 ساڵە تەواوی سوخت و سازی ئەو کۆمەلگای داگیر کردووە و اتفاقەن تەبدیل بووە بە ئیشوویەک بە حتا مانعەیەک بەرابەر بە بزوتنەوەیەکی ئازادی خوازی، بەرابەری خوازی، بزوتنەوەیکی کرێکاری و سۆسیالیستی لەو کۆمەلگا کە خودی پێکاکاژ ئەدعای سۆسیالیستەکە لەو بابەتە. لەو ڕەنگەوە ئێمە تەمەشایەکەین
ئەڵێن بووە بێ مخالفەتی بکەیت مادام کێشەی کۆرد ئەگەر ئەم پرۆسە ئەگەر زۆرە ئەگەر ئەم پرۆسە بە شێوەیەک لە شێوەکان کێشەی کورد لەوێنە هەلکا و بیخاتە پەراوێزەوە کار بەو جێگایە بکە کە بەرحاڵ ئەم تەقابلە نظامیە بە تەواوەتی لا بچێ فەزای سیاسی بکرێتەوە بۆ خەباتی کۆمەڵایەتی و سیاسی و ئەوەی ئەم ڕۆژانە باوە پێڵەن خەباتی مەدەنی و من پێی ئەڵێم بەرجەستە بوونەوەی زیاتری خەباتی چینایەتی دەی ئێمەی کۆمۆنیست چەپ سۆسیالیست نەگەمەی کۆمۆنیست و چەپ سۆزە کرێکار و زەحمەکێشی کۆمەلگای کوردستانی تورکیە بووە بێ مخالفی بێ اتفاقاً بەڵام ئەم پرۆسەیە چی ئەگەیەنێ ئەوە ئەگەیەنێت 45 ساڵیش کاری نظامی کرابێ کاری میلیتانت کرابێ پێکاکەش واقعان کردوێتی باڵێکی میلیتانتی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردە حاصلەکەی ئەوەیە کە ئەیبینین خەریکی سازانێک لەگەڵ دەوڵەتێکی مرکزی فاشیست ئەمە چی ئەگەیەنێ ئەوە ئەگەیەنێ ئستراتێژی فۆق سیاسەت تاکتیکی ئەم بزوتنەوە کە بزوتنەوەی ملی و ناسیۆنالیستی کوردە ئەوەڵەن مەحدودیاتی ئێجگار زۆرە دووەمە نەهایەتەن تبدیل نابێ بە ڕزگاری کۆمەلگا تبدیل نابێ بۆ ئازادی و بەرابەریەی کە لانی کەم خەڵکی بەژمەینەت بدوایەوە دەنچ ئەمە قسەیەکە هەر لە قەدیمەوە هەمەشە دایم بەرەی سۆسیالیست و کۆمۆنیستەکان کردویانە نەتیجەی ئەوەی لێگرن بێ قایەتەن بڵین لەگەڵ ئەم پرۆسە نابێ مخالفەت بکرێ با ئەم پرۆسەیە بڕواتە پێشە و تۆپ کەوتۆتە مەیدانی دەوڵەتی فاشیستی تورکیا ئەگەر مەجبور بە پاشەک شێ بکرێت بە دەریلی فاکتۆرە نێونەتەویەکان منتەقەیەکان یا حتا ئەوزاعی نێوخۆیان ئەویش دەرەجەی لە پاش نەهایەتەن تەبدیلە بێ بە سازشێک تەنهایەتەن تەبدیل ببێ بە سازشێکە ئەم شەڕ و کێشەی 45 ساڵە بخاتە پەراوێزەوە نابێ مخالفەتی بکرێ بەڵام لە عین حاڵا هاوکە دەبێ بە چینی کرێکار و خەڵکی زەحمەکێش و چەپ و سۆسیالیستەکانی کۆمەلگای کوردستانی تورکیا کولی تورکیەش بوترێ بەرحاڵ ئەگەرەتانوێ بۆ ئازادی و بەرابەری تەواوەتی تێبکۆشن تۆتە دەورەیەکی تازەیە خۆتان ڕێککەن خۆتان سازماندن حزبی چەپ و سۆسیالیستی خۆتان دروستکەن ڕێکخراوی جەماوەری و کە ئیرادەی ڕاستەوخۆی ئێوە نمایندەگەی بکە بۆ مافە بەرحەقەکانتان ئەوە خۆڕێ بخەن مانعێکە لە پێشپاتان بوو مانعی کێشەی سیاسی و نظامی لەو کۆمەلگایە لە حولی مەسەلەی ملی بوو ئەچێتە کەنارەوە بەو دەر لە بەڵێ من کەماکان پێداگری ئەەکەم بەسەرەوە هەڵوێستەی بوومانە ئەمە مخالفەت ناکەین هیچ بە تەسلیم تەڵەبی و ئاش بەتاڵ لێکی نادێنەوە با من ئام جملەیە زیادکەم ئەو کەسانەی بە تایبەت بنێوی چەپ و سۆسیالیست و حتا بەعضێکیان بنێوی کۆمونیست کاریگەریش عاقبەت وتارەدەن و قساکەن و وەختێڵن سازشکاری و تەسلیم تەڵەبی و سازشکاری پیان خۆش بێ و پیان ناخۆش بێ معنایەوەی خۆیانە بەنە نێو بزوتنەوەکەی پەکاکا و بەو معنایە خەریکن ڕەخنەیەکی دەروون خانەوادەگی لە پێکاکاگرێتیشیە ڕەخنەیەکی تاکتیکیەگرن ڕەخنەیەکی تاکتیکی بۆ سازشکاری بۆ تەسلیم تەڵەبی تەسلیم تەڵەبمە بە سازشکارمە بە ئەی چی بکە عقبەت لەو بنبەستانی کە لەو منتەقەشاری بکە بەڵام ئێمەی چەپ و سۆسیالیست جۆرێکی دیکە تەماشای قەزیەکەکەین و مخالفی ئەم پرۆسەیەژنی زۆر باشە بەڵام من یەک شتیژە بۆ مەسلەیە زیاد بکەم هاوڕێ ڕەحمان من لە ڕووی پراکتیکیەوە من وایە بینم ئەرچی سەرشانی چەپێکی تورکی بۆ نمونە من وا خۆم دانێمە میشە کەمەوێ هەڵبێز لەسەر مەسلەی وڵاتێک لەسەر مەسلەی کێشەیەکی سیاسی دیاریکراو لە وڵاتێکە هەڵبێز بگرم خۆم هەوڵەدەم خۆم خەمە جێگەی کۆمونیستێکی ئەو کۆمەلگایە ئەگەر لەوێ بڵێن چی نەگەوەی کە من لە دەرەوەم چکەم پێم وانە کۆمونیستەکان لە هیچ شوێنێکی دنیاە وەختێک گێتە سەر مەسایلی کارگەری وەختێگێتە سەرەوەی کە وەکو کۆمونیستێک بەرخورد بکات و هەڵوێز بگرێ و ئەوانە ناتوانێت وەکو بوونەوەرێکی دەرەکی ئەو کۆمەلگایە خۆی حسابکارێ خۆی خاتە جێگەی چینی کارگەر و چینی زەحمەکێشی ئەو کۆمەلگایە و خۆی بخاتە جێگەی کۆمونیستێکەیەوێ نوێنەرایەتی بەرژەوەندی ئەو چینی کارگەر و زەحمەکێشان بەگشتی بکەوە نوێنەرایەتی خەباتیان بۆ ئازادی و سەرفراز بوون بکە یا ڕزگاری و نەجات بوونیان لە دەست هەموو چەوسانەوە
ئەگەر ئاوا مەسەلەن بەرخورد بکەینەوەوانە ڕووداوێکی لەم بابەتە هاتۆتە پێشەوە لە ڕووی پراکتیکیەوە دروستتر ئەوەیە لە هەلوو مەرجێکی ئاوا هەڵوێست لە بەرامبەر دەسەڵاتێک و حکوومەتێکا بگری کە ئەسڵی تەواوی ستەم و کێشەکان هەر ئەو بووە ئەوەی کە بۆ نمونە گروپێکی دیاریکرا و هێزێکی چەکداریان دروست کردووە لە خۆیان ئەیتوانی مەسەلەن سەرکێشی کۆمەڵێک گەنجی خوێنگەرم بێ ئەگەر بنەمایەک بۆ دەستدانە چەشی کۆمەلگاکی دیاریکراون نەبووە ینی ئەگەر بەهات باە لە تووشایە مەسلەی ستەمی میلی بەو ڕادەیەوە بەو ئەندازەیە دڕندانە نەبووایە بەو ڕادەیە نائینسانی نەبووایە پۆل گەنج و لاوی ئەو کۆمەلگایە بە ژن و پیاوەوە نەهاتن لە هەموو خۆشیەکان و بەختەوەریەکانی ژیان ببورن و بڕۆن چەک هەڵ بگرن و خەریکی خەباتی چەکداری بن معلومە کە کێشەیەکی لەم بابەتە هەبووە ئەمە سەرچاوەکەیەتی و ئەم ستەمە دەسەڵاتێک بەرپرسەلی دەوڵەتێک بەرپرسەلی کە ئەمڕۆ لە هەلوو بەرژێکی لەم بابەتەیەکەیتە پێشەوە دروستتر وایە وەکو کۆمونیستێکی کۆمەلگەی تورکیا نەک هەڵوێزە بەرامبەر حیزبێکا بگرم کە خەریکە چەک دانێت تۆ لە پرۆسەیەکی ئاشتی دەست پێەکەم بە پێچوانە بێ هەڵبێز لە بەرامبەر دەسەڵاتێکا بگرم کە سەرکوتگەرە و پێ ناچێ و لەوە ناچێکە زۆر ئاسان بێ بەلایە و قوتی بە کە دەستبەرداری ئەو ناسنامە و ئەو شۆڤێنیزمە قەومیە تورکیە بێ کە بەڕاستی من وازانم بەشێکی گەورەی کۆمەلگای تورکیاشی نەخۆش خستۆ لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ینی فاشیزمێک و نەخۆشیەکی شۆڤینیزمی و بە جۆرێک بڵاو بۆ تۆ لە کۆمەلگەی تووشایە کە مەسەلەکەی زۆر سەخت کردو بۆ چارەسەرکردن ئەم کێشەیی ئاسان نەکردووە لە لایەکی ترەوە دەسەڵاتێکەکەەوە تا لەگەڵ ئۆپۆزیسیۆنە زۆر نۆرمالەکانی خۆشیان هەڵناکایە خاتە سژنەوە تۆمەتیان بۆ دروستەکە محکەمەکان هینەکە مەحامی لەسەر ئەوەی پارێزەر لەسەر ئەوەی هینی کاری خۆی بۆ پارێزگاریکردن لە پارێزەری زیندانیشی سیاسی کردووە کە بە تۆمەتی فەساد و ئەمانە بڵێن ئەو مدیر بەلەدەی ئەستەمبول کە بە تۆمەتێکی ئاواهین کراوە پارێزەرەکەی ئەو لەسەر ئەنجامدانی کارەخوی خۆی زیندانی کراوە ئەمە ئەو دۆخەیەکە لە تورکیا هەیە ئەنی هەڵوێستی عملی ئەوەیە تۆ لە بەرامبەر دەسەڵاتیشی لەم بابەتەیە هەڵوێست بنوێنیت و لە بەشداری لەم پرۆسەیە بکەیت بۆ بە ئەنجام گەیشتنی ئەمە بەرحاڵ ئەم هێزە هەر تعریفێکت هەیە بۆی بە هەر جۆرێکی ناسی تۆوانە چەکی داناوە ئەڵێ لە ڕێگەی ئاشتیەوە بە جۆرێک مەسەلەی میلی کورد لە کوردستانی تورکیا حەلەکەین ڕاستەکەیە ڕازناکەمە بخێتە ئەو لاوە بەڵام سەرنجام چەک دانێت و کۆتایی بە شەڕتێنێ بۆ بێ هەڵوێز لە بەرامبەر ئەما بژیرە نەک لە بەرامبەر دەسەڵات و دەوڵەتی تورکیا من پێم خۆشە ئاوا هەڵوێز بگرم لە بابەت ئەم مەسەلەیەوە تەبانەوە زۆر ڕاستە چونکی سەرچاوی ستەمگەری ملیە کە لە کوردستانی تورکیا هەیە یا لە بەشەکانی دیکەی کوردستانیشە کە هەیە ئەساسەن لە پێشە لەلایەن دەوڵەتە مەرکەزیەکانەوەیە چ دەوڵەتی دەورەی سەڵتەنەت و ئەڵام بە دوایە جمهوری ئیسلامی لە ئێران چ دەوڵەتی جمهوری تورکیا لە دوای شەڕی جیهانی ئەوەڵەوە یا پێشتریش ئەوقتە ئیمپراتۆری عوسمانی بووە بەرحاڵ دەوڵەتی مەرکەزی عێراق لە نزیکەوە تەجربەکانی فاشیستی باس و پێش باسیش دیارە معلومە ئەو ستەم گەریە ملیەی کە داسەپاوە بەسەر خەڵکی کوردستانە ئەساسەن هۆیەکەی دەوڵەتە ناسیۆنالیست و شۆڤینیستەکانی ئەم یا ئەولان وە بە دیاری کراوی ئەڵان جێگای باسی منوتۆیە بەرحاڵ لە کوردستانی تورکیا ئەوانن و لە بەرابەردا بەڵێ ئەو زمینەیە بووە کە عاقبەت خەڵکێک معتەرەز بە زوڵمی ملی بەو ستەمە ملیە بەتایبەت ئەو قسە زۆر ڕاستە حتا پێکاکایەکانی کەن دەورێک بە ئینکار کراوە حتا لەگەڵ من کوردستانی مەسەلەن ئێرانە بینم حتا لە دەورەی سەڵتەنەتی محەممەد ڕەزا پالیوانە خەڵکی کورد لە کوردستانی ئێران ئینکار ناکرا زوڵمی لێکرا ئاعترافی پێکرا بەڵام زوڵمی لێکرا وەک خەڵکی دەرەجە دوو تەمەشایەکرا مافی بۆ بەڕسمێن ناناسرا دەورانێکی زۆر بووە لە تورکیا نەتەنیا هەر ئینکار کراوە توانە پەدیدەیەک بنێوی کورد مەسەلەی کورد
وجودی نییە. بەرحاڵ بە قەولی خۆیان دەورانێکی زۆر تێکۆشاون بۆ ئەوەی ئەو ئینکارە وەلا بنێن ڕاون ئینکارە وەلا چووە یەکێ لەو پاشەکشانەی کە اتفاقا ناسیۆنەلیزم و شوڤینیزمی حاکم لە تورکیا کردوێتی ئەو ئێلانیکەم ئەڵان ناتوانن ئینکاری مثلەن بەشێک لە کۆمەلگا بکەن کە کورد زمان و خۆیان بە کورد زانن ئینکاری ئەو بکەن کە دەبێ بازێک مافیان بۆ بەڕسمێت ناسێ هەرەوەی دەمپارتی کە لە نەزەر منەوە شاخەیەکی سیاسی پێکاکا و پەیڕەوی بۆچوونەکانی ئۆجەلانە ئەڵانەوە لە پارلمانە و فراکسیۆنی هەیە و خۆشی معماری ئەم مزاکراتە بۆ بینی دەوڵەتی فاشیستی تورکیە و ئەوە دەنەچە منیش پێما بێ و بۆچوونە دروستە ئەساسی قسەشەوەیە تۆ چ ئەو وەختەی پێشەوەی بێنە پاش سازان لە ماوەی 30 ساڵی گوزەشتا سەرچاوی ئەو زوڵم و ستەمە دەوڵەتی مرکزی شوڤینیست ناسیۆنالیستی تورکیە بووە کە ناسیۆنالیزم و شوڤینیزمەکەی دارە بە زەقی و بە بێزەیانە لە دژی خەڵکی کوردستان یا و بەشە لە بەشەکانی دیکەی کۆمەلگا بوون کە خۆیان بە تورک و تورک زمان نەزانیوە بەڵام هەرە و ناسیۆنالیزمی حاکم هەرە و کەماڵیزمی حاکم هەرە و شوڤینیزمی حاکم معلومە بۆتە کۆت و بند و وەسیلەی ئەسارەت بۆ سەرچینی کرێکار و خەڵکی زەحمەکێش لە خودی تورکیەش ئەوە زوڵم و زۆرەکانی بەرابەر بە مخالفانی سیاسی خۆشیان ئەبینین هەتا جەهاپەی کە میراسداری کەماڵ ئاتاتورکان کاندیدا ئەسلەکەی لە زیندانایە ئەمە دلیلی یاقوت ئەو شەڕی باڵەکانی جۆراوجۆری بۆرژوازی و سەرمایهدارین کە لە قالب و ئەحزابی مختلفە خۆیان نیشانەدەن بەم شێوەیە دەنەچەوە قسە زۆر دروستە بە تایبەت ئێستا ئەم پرۆسەی سازانەی کە پێکاکە لانیکەم بەڕەسمی لە 2013 وەختی عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانەوە پەیامیدا لە نەورۆزی 2013 پەیامیدا بۆ میتینگێکی گەورەی 1 ملیۆنی لە شاری ئامێد هەرم پەروین بوڵدان ئەو وەختە خوێندیەوە هەرە وەختە ئاگربەسی ئێلام کرد لە منە پرسید لە وەختەوە هەتا ئێستاشی حتا بۆ ئەم پرۆسەی سازانە بۆ ئەم پرۆسەی کە سەردانەوێنن حتا بە پکاکەش ئەوە دەوڵەتی تورکیە مقەسرە ئەو نایڵێ ئەم سازشە بەوجود بێ ئەو ناڵێ بەرحاڵ عاقبەت بەرە بەبەرە لەژێر واقعیەتە خەریکە مەجبور بە پاشەکشایە کە بێ من اتفاقاً بەڕەکسی بازێک لێدانەوە ئەزانم هەر وەک تۆش عنوانەکەشتا و تو لە قسەکانی خۆشدا پرۆژەیەکی زۆر پیچیدەیە پرۆژەیەکی زۆر دژوارە تەناسب خواکە زۆر بە زەرەری پێکاکایە زۆر بە زەرەری پێکایە بۆیە بە ئاسانی دەوڵەتی مرکزی و فاشیست جوابی سەرڕاست ناداتەوە جوابی سەرباڵاداتەوە بەڵام پێم وابێ هەلو مەرجە جەهانیەکە هەلو مەرجە منتەقەیەکە هەلو مەرجە لە نێو خودی تورکیایە ئەم دەوڵەتی تورکیە مەجبورەکە دەرەجەیەک لە سازان قبولکە ئایا لە نەتیجەی ئەم سازانە حتا بە تەواوەتی مەسەلەی کورد حەلە بێ لەوێنە بە تایبەت ئایا ستەمی ملی حەلە بێ من لێرە ملاحزەیەکمە حتا خۆشە تەوزیحی خۆت بدەی لەسەر یادداشتێکیش کە تۆ نووسی بود من پێم وابێ ئەتوانێ ئەم پرۆسەیە ئەتوانێت لە نەتیجەی ساسانی ئەم دوو تەرەفەی کە کێشەکە لەسەر دەستی ئەوان بەرجەستە بۆتەوە دەوڵەتی مرکزی تورکیە و دەوڵەتی حزبی پێکاکە لەسەر دەستیەوە ئەوانەگە بە سازش بکەن ئەوەی پیاڵی ئێمە پیاڵین مەسلەی کێشەی سیاسی نظامی لەسەر مەسلەی کوردە ئەوە بەنظر بتوانێت جواب وەربگرێتەوە توانێت بچێتە حاشیەوە من دووبارە و مسالە تاریخی دێنمەوە ئیرلندیەکان ئەلان شەڕ و کێشە نەماوە لە بەندیانە لە ساڵی 1990 وەختی تۆنی بلێر لەسەر کار بوو نایەتەن حەلیان کرد چی ئایا شینفێن و نازانم ئەرتەشی جمهوری خای ئێرلند بە 100% خاستەکانیان گەیشتن هەتا بە 70% گەیشتن بە 80% گەیشتن نەگەیشتن نەهایەتەن سازان لە بینی یەکا سازان ئەڵانەوەی تر لە ساڵی 2000 بەولاوە تۆ بینی شەڕ و کێشە و ئەرتەشی جمهوری خواه و مافی ئیرلندیەکان وانە گۆڕاوە چونەت خۆیان بوونەتە جریانی سیاسی نێو پارلمانی خەریکن چێژگە لەوێ لە فارک ئەوانی خۆهێزێکی چەکدار بوون نهایەتەن بە سازش گەشتن لەگەڵ دەوڵەتە مرکزێکە ئەو کێشە سیاسی نظامیەی کە مەئەساتی ئەبوو
بۆ کۆمەڵانی خەڵک چۆتە کەنار لێرەش دەتوانێت بچێتە کەنار ئایاەوە بە معنایەوەیە بە تەواوەتی سیستەمی ملی لە تورکیا لاچێ من پێم وابێ ئێشتاکوونە ناوە قۆناغێکی دیکەیە سیستەمی ملی زەمانێک لە تورکیا و لە کوردستانی تورکیا تەواو بێ کە قانونی بنەڕەتی و ئەساسی ئەو کۆمەلگایە بە جددی بگۆڕێ ناڵم تەبدیل بێ بە قانونێکی سۆسیالیستی بەڵام تەبدیل بێ بەو جێگایی لانی کەم شارۆمەندی تورکیا بەرەساسی تورک و تورکیت و تورک زمانی تعریف نەکە لانی کەم بڵێ ئەم کۆمەلگایە جێگای بە قەولی خۆیان بە ئەدەبیاتی خۆیان هەموو نەتەوەکانی تیا بێتەوە هەموو نەتەوەکان تیا بەرابەرن وایتر زۆڵمی ملی قبول ناکرێت بەڵێ ئەگەر بەو جێگایە بگا کە بە ئاسانی ناگات بەڵێ وەختە سیستەمی ملیش دەتوانین بڵێن لاچێ بەڵام کێشەی ملی ئەتوانێت حەل بکە و ئەگە بیکە بە نظرم هەنگاوێکی زۆر مثبەتە و نابێ مخالفەتی بکە وای بەرحاڵ من لەو تعبیرەکە کردومە ڕەحمان بەسمەوە بۆ کە بڵێم ئەمە پرۆسێکی دوور و درێژە ئەمە ئەمەی کە ئەم ڕۆپەکە کردی یاخود هەموو ئەو پرۆسێکە دەستی پێ کردووە و بەمەی ئەم ڕۆژەوە هەنگاوێکە بە ئاراستەی چارەسەرکردنی مەسەلەی میلیە وەڵام چارەسەرکردنی مەسەلەی میلی سەرنجام بەبێ کۆتایی هێنان بەستێنی میلی و ئەوانە بە بڕای من بە جێگایەک ناگەانی ئەتوانی ستەمی میلیت هەبێ مەسەلەی میلیت نەبێ بەڵام کە سیستەمی میلی گۆڕا بە مەسەلەی میلی ئەو دەم چارەسەرکردنی مەسەلەی میلی لابردنی ستەمەکەی ئەگەر ناخۆشتێکی تر نییە مەسەلەن سازانی پارتی وێچێتی ئێستا لەگەڵ حکوومەتی مرکزیە بە جۆرێک باسی کێشە و ململانی بینی کوردستان و مرکزی خستۆتە دووتای تەرازوەوە شەیشان کەمێک لاسەنگترە بێت جارێک ویتیان کەمێک باڵاترە بێ ئەوانە شتێک لەوە ناگۆڕێ بەڵام ئەوەی کە وەکو جاران لە سەردەمی سەدام ئەستەم لەسەر خەڵکی کوردستانی عێراق بوو بێتەوەوانەوە نابینی ئەو ناوچانەی کە لە بندەسی حکوومەتی مرکزی ئەمشی نەستەمی لە کوردێ بکرێ وەکەوەی کە عەرەبێکی ژێتە هەولێر یا چێتە سلێمانیوانە خۆی بە غەریب و بەی نەزانێ بەبانایەک ئەم هینە ئەم جۆرە دۆخە هاتۆتە پێشەوە ئەوەشی کە مەسەلەی میلی چارەسەر ببێ لە کوردستانی تورکیایە ئەگەر سەرنجام نەگا بەوەی کەستەمی میلی کۆتایی پێبێت و ئەوانە و بڕای من هەر سازشێک لە بینی ئەم دوو هێزانەیە ببێت ناکاتە ئەوەی کە کولی کێشەکە چارەسەر بێ و ئەم فۆرمەشکە لە بەرەنگاری کە لە ڕوبەڕووەستانەوە لە قوبوڵ نەکردن کە لە پەکەکەیا بەرجەستە بۆتەوە چینە لە فۆرمیترا بەرجەستە بێتەوە گەرەوە هین نەبێت بەرحاڵ من هەندێک پرسیار هاتووە هاوڕە ڕەحمان و بینەرانەمان لەگەڵان شێکیان پرسیارێکی کردووەمان لەسەر ڕاستەوخۆ لە تۆیە هاوڕێ عوسمان ئەحمەد دەڵێ پرسیار هاوڕێ ڕەحمان بۆ چی پرۆسی چەکدانانی پاکەکە لە زۆنی سەوز و بە سەرپەرشتی دەسەڵاتی یەکێتی بەڕێوە چوو بەرحاڵ پرسیاری بەڵێ فەرموو من حقەتەکەی لە هەموو فاکتۆرەکانی پشتی ئەم ئەمەلیاتە کە نەتیجەکەی ئەمڕۆ لە سوورداشت و لەو ئەشکەوتی ئەڵانێوەکەم لەسەر زمانیە شەماڵ باسی کرد جاسەنە بەڕێوە چوو هەموو بەوردی نازانم لێ ئەگەدار نیم بەڵام شاید بەشێک خواستی خودی پێکاکا بوو کە بتۆری واقعی لە هەموو ساڵانەدا ڕابطەکەی نۆرمالتر بوو لەگەڵ یەکێتی و ئەو منتەقە لە لایەکی دیکەەوە ڕاستەکەی فاکتۆری جمهوری ئیسلامی دەبێت لە نظر بگیری عاقبەت پێکاکا ڕابطەی ئەوانەی لە قەندیل دانیشتون ڕابطەیەکیان لەگەڵ خودی جمهوری ئیسلامی ئێرانیش هەیە کە جمهوری ئیسلامی ئێرانیش ئەگەر ڕزایەتی لەسەر ئەم ئەمەلیاتە بێ و لەسەر ئەو کارە بێ دەرە منتەقەی سەوزی پێ باشترە لە منتەقەی پارتی بەڵام لە بیرمان نەچێتەوە لە کولی پرۆسەکەی هەر ئەم ڕۆژ بەڕێوە چوو عاقبەت حتمما تەوافق لەسەر وشە بووە وشیان تەوافق بووە لەسەر تەبلیغاتەکەی تەوافق بووە زۆر بە ئاشکرا دیارە ڕۆڵی لە نێو حزبە سیاسیەکانی کوردستانی عێراق و یا دەوڵەتی ئیقلیم ڕۆڵی زیاتر درا بە نەچیروان بارزانی و بە مەسعود بارزانی و بە بەرحاڵ بەو ئیسلاحە دەوڵەتی ئیقلیم هەرچەند لە منتەقەی زۆنی سەوزیش بەڕێوە چوو بێ بەڵام لەم معاملەی کە کراوە لەگەڵ تورکیا هەر بەو دەریلەی پارتی مناسباتی باشترە لەگەڵ دەوڵەتی ئۆردەغان و ئەوانە امتیازە گەورەکە زیاتر درا لە منە پرسی بە پارتی
بەرحاڵ پرسیارێکی تری هاوڕێ تافگە هەیە دیارە من هاوڕێیان وازدانێک کە بینەرمانن ئێستا گەر زەحمت پێشن لە لای خۆیانەوە لینکیان بەرنمەیە بڵاو بکەنەوە لە سوۆسیال میدیا کومەکێکی باشە بێ ئەم بەرنمەیە لە سەر فەیسبوک و لە یوتوبیش بڵاو بێتەوە بەرنمەکانی فەیسبوک لە ماوەی مانگێکە کۆتاییان پێدێ بۆیە هەم کۆمنتەکان و هەم شێرکردنەکان لە یوتوبەوە باشترە و ئەگەر تا سەر نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتوب سبسکرایب بکەن ئەم پرسیارەی هاوڕێ تافگە هاتوڵێ بەڕای ئێوە ئەم پرۆسی پەکەکە ئەنجامی بەچی دەکات ئایا دەوڵەتی فاشیستی وڵاتەکانی کوردی تووشیا دەنێت تورکیادان بە داواکاریەکانی پەکەکەدا دەنێت پەکەکە چارەنووسی بەرەوچۆ دەچێت ئەگەر تورکیا دان بە داواکاریەکانی پەکەکەدا نەنێت پەکەکە چارنووسی بەکوێ دەچێت ئایا تورکیا قەندیل چۆڵ دەکات یامە بەستی پەکەکەی قەندیل چۆڵەکە ئایا چەکدانانی پەکەکەی کێشەی کورد لە تووشیا چارەسەر بێت هەمان پرسیارە بەرحاڵ جوابی ئەوماندایەوە بەمە چارەسەر نابێ بەڵام هەنگاوێکی گرنگە بۆ دەستپێکردنی پرۆسەیەکی تر وەکو کەسانێکیش کە باز لە بابەتی ئەم شتانەوەکەین بەش بە حاڵی خۆم وەکو حەزاکەم وەکو چاودێری سیاسی و چوزانم لێک دەرەوەی سیاسی ئەمە ئاکتیڤیستی سیاسین ئەوەی شیکەیڵین لەسەر هەر دۆخێکی دیاریکراوە بەرحاڵ لەو چوارچەیە وەزیفەیەک بخۆماندانێ نەمەش کێشەیەک نییە لە ئەمریکای لاتین بێ کێشەیەکە لە پەنا دەستمانەوێت لە وڵاتێکی نزیکی خۆمان لە خۆرهڵاتی ناوەڕاستە وەکو چۆن کۆمونیستەکان سەبارەت بە کێشەی فەڵەستینەوەوانە لە بەرامبەر ئیسرائیلە داکۆچی لە خەڵکی فەڵەستینەکەن بێگومان لە بەرامبەر تووشیاشە ئەمە داکۆچی لە خەڵکی کوردستانی تووشیاکەینجا کورد بینیا کورد نەبین بەرحاڵەمە باشێکی سەرشانی خۆمان نەزانین من پێم وانە ئەم مەسەلەیە زۆر ئاسان بێ بەڵام دیارە باسێکە و بابەتێکە بۆ مداخەلەکردن و کارکردن لەسەری پرسیارەکە عام بوو باوڕێ ڕەحمان بۆ دوکمان بوو بۆیە منیش جواب بمایەوە زۆر کارێکی باشت کرد منیش با چەند شتێک ئیزافە بکەم بۆ قسانی کە تۆ کرد ئەوڵان سڵام هەیە بۆ هاوڕیانی کە پرسیارەکەن ئەوە بڵێم ئەوەی ئەڵێ ئایا واقعاً ممکنە ئەم کێشەی کورد لە کوردستانی تورکیا لەم پرۆسەدا چارەسەر بکە ئەگەر هەروەک شەماڵی ژادەی پێکرد بەگشتی تەمەشای بکەی بۆ نا ئەکرێ بۆ چونکی مەسلەی ملی یا لابردنی سیستەمی ملی لە چوارچێوەی هەرم نەزمە سەرمایەداریانەی کە لە دنیادا هەیە ئەکرێ ئێستا تەرەفێکی ئەم ماجرایە کە 45 ساڵە وەک حەزب خۆی ڕێخستووە زیاتر لە 40 ساڵە خەبات چەکداری کردووە بەپێی ئستراتێژی و سیاست و تاکتیکی ئەمڕۆ خۆی بەپێی قازانج و بەرژەوەندی سازمان و حزب و حتا جنبشەکەی خۆی ئەو بەو نەتیجە گەیشتووە بە بسازێ کۆتایی پێبێنێ تۆپەکە لە مەیدانی دەوڵەتی تورکیادایە ئەگەر دەوڵەتی تورکێش ماهیەت یەزانین زدی ئینسانیە فاشیستە ئیسلامی ناسیۆنالیستی تورکیە بەرحاڵ عاقبەت ئەگەر بە مەیلی خۆی بێ نەوەڵا جوابی هیچ بەشێک لە کۆمەلگای تورکیە و ئەجم لە خەڵکی کوردستانی تورکێش ناداتەوە بەڵام هەموو شتێ بە مەیلی دەوڵەتی مرکزی تورکیەش نییە من وتم ئەبێ ئەم ڕووداوەش لە جەرگەی ئەو ڕووداوە گەورانەی کە لە دنیای ئەمڕۆدا بەڕێوەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک بەڕێوەیە کە باس لە تەرحی تازەی خاوەرمیانەی تازاکەن وەختی خۆی هەر لەسەرم ڕووداوەیە ئەمە لە کلاپاوس و لەوانە قسەمان کردو یەکێ لە دەلیلەکانی دەوڵەتی تورکیا حتا ئەگەر 1% بۆ دانی لەوەی باخچەری چوو لە پارلمانەکەی قسەی کردو هەرم ڕۆژ قسەی کردو توێتی ئۆجاران کاری خۆی کردجا ئەبێ کۆمیسیۆنی پارلمان بەوجود بێ و بازە کارە بکە حتا ئەگە بە 1% لە 1% بۆ دابنین نەوعێک نەرمژ نیشاندانە بۆ ئەوەیە ئەوان ئەترسن لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە دیزای نەکرێتەوە بە قەولی معروف کە نەقشەکەی داڕێژێتەوە لە درێژەی بەحسەکە ڕەنگە بچینە سەری هەر لەم ملاقاتانەی ترامپ نەتانیاهوانە ترسی گەورەی دەوڵەتی مرکزی تورکیا ئەوەیە لە کارتی کورد لە دژی دەوڵەتی مرکزی تورکیا بەتایبەت دەوڵەتی ملی ئیسلامی ئێستا ئیستفادە بکرێ لەوە نەگەرانە ئەیانوێ و ئەو چەکە نەکەوێتە دەستی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا و چوزانم زلهێزەکانی دنیا بۆیە لە سیاستدا غیرە ممکن وجودی نییە بەنظرم
ئەگەر دەوڵەتی تورکیە مەجبور بە دەرەجەیەک لە پاشەکشێ و سازان بکرێ بنظرم ئەتوانێ بەو جێگایە بکە کە ئەم دوو تەرەفە تافق نامەیە بنووسن سازشێ بنووسن جا کامیان زۆرتر زەرەرەکە و کامیان کەمتر قازانجەکە ئەوە بەحسێکی دیکەیە لەو بابەتەوە معلومە دەوڵەتی مرکزی تورکیا جزوی ناتۆ و هەموو ئەوانە سەهمی گەورەتر حتمما لای ئەوە بێ بەڵام دوو تەرەفی کێشەکە کێشەی سیاسی و نظامی ئەگە بە تەوافق بگەن بڵەن جاوە ئێمە بە تەوافق گەیشتون و لەو بوولا و کێشەمان نایانی و کێشەیە هەلە بێ کەماکە با من لێرە ئەوڕشە ماڵەوەی زیاتفەکەم ئەتوانێت کێشەکە وەک کێشەی سیاسی و نظامی هەل بێ بەڵام پێم وابێ ئێستا ئەتوانێ بەلابرنی بە گشتی سیستەمی ملی منجەر نەبێ بەڵام برینەکە ئەمێنێتەوە قسەی تۆ زۆر ڕاستە برینەکە ئەمێنێتەوە ئەو برینی کەماکان درێژەی سیستەمی ملی لە تورکیا بمێنێ لە پەنای هەموو برینە کۆمەڵایەتەکانی دیکە ئەگەر لەم نەپرسی ئەو قتە ڕێگای ئەوەیە چینی کرێکار و زەحمە کێش و بەرەی ئازادیخوازی کولی کۆمەلگای تورکیا بە کوردستانی تورکیشەوە فکرێکی دیکە بۆ لە بنەڕەتدا ئەم نظامە سیاسی کە لەوێ هەیە لای بنوە ئازادی و خۆشببختیەکە کۆمەڵانی خەڵک احتیاجیان پێ وعد جملە زوڵمی ملیش بە تەواوەتی نەمێنێ ستەمی ملی بە تەواوەتی نەمێنێ بەدەستی بێنن عاقبەتی پێکاک چی لە دێ پێکاک ئەوەی بۆ خۆی داناوە بێ بە حزبێکی سیاسی ئەوە خۆی منحەل کردووە ئەو نێوە نامێنێ لەو فۆرمەتەیە نامێنێ هێزی چەکدارەکەی نامێنێ لە منە پرسی دەوڵەتی تورکیا نەرمەژ نیشان بدا ئەمە پێشبینی منە حاضرن هەمویان بچن ببن بە ئەندامی دەمپارتی هەرو دەمپارتیی کە ئێستا دەوڵەتی تورکیا زاهرەن مزاکرەی لەگەڵەکە و فراکسیۆنی هەیە لە نێو پارلەمانەکە بەستەجی بەوەیە دەوڵەتی تورکیا ئەلان تۆب لە مەیدانی دەوڵەتی تورکیا ئەو چ دەکە ئینسان ناتوانێت زۆر خۆشببین بێ چونکی دەوڵەتی تا بڵێ سەر ئێسقان دژی ئینسان و فاشیستە بەڵام هیچتێکی غێرە ممکنیش وجودی نیە زۆر باشە پرسیایی تر زۆر هاتووە ڕۆحمانم باسەمان قەراروا بۆ ئەمە 20 دقەیەکی بۆ دانێنەوە بوو دوو ئەوەنە و پێشومانی واز و فریابکەوین تەواوی بەڵام لەبەرەوە بێ تۆزێک بە پەلا لەم پرسیارانە بڕوانین و هۆڵدین جوابم پێ بدەینەوە پێشۆی بچینە سەر بەشەکانی تری بەنامەکەمان خەستانە باشی ڕۆفاغا شەماڵ و ڕەحمان عەزیز سیاسەت ناسیۆنالیستی در ایران و تورکیه و عێراق و سوریه همیشه معامله و مذاکره با دولت ارتجاعی اسلامی و فاشیستی بوده است. اصل کنار گذاشتن PKK میتواند به مبارزه سیاسی و سوسیالیستی و کارگری و اعتصابات و اعتراضات کارگری و زنان و جوانان آزادیخواه و برابری طلب در ترکیه حتی منطقه میتواند کمک کند. نظر شما که رحمان رفیق شمال چیست؟ گرچه رفیق رحمان خیلی خوب و دقیق مسئله را باز کرد. بن بەش بە حاڵی خۆم پێم وایە دیارە پرسیارەکەی هاوڕێ عەزیز عەبد بە فارسی نووسیوێتی ئەڵێ کە سیاسەتی ناسیۆنالیستی لە تورکیا و ئێران و عێراق و سووریا هەمیشە مامەڵە و گفتوگۆ بووە لەگەڵ دەوڵەتە کۆنەپەرستە ئیسلامی و فاشیستەکانی ناوچەکەیە بەڵام چەکدانانی PKK ئەتوانێت کۆمەک بکە بە پێگەیشتن و فراوانبوونەوەی خەباتی سۆسیالیستی سیاسی سۆسیالیستی و کارگەری مانگرتن و ناڕزایە کرێکاریەکان و هیژنان و گەنجانی ئازادی خواست و یەکسانی خواست لە تورکیە وە تەنانە لە ناوچەکە دەتوانێت کۆمەک بەوە بکە. نظری ئێوە چیە سەبارەت بەوە گەرچی هاوڕێ ڕەحمان مەسەلەکەی بە باشی دەست پێ کرد و کردیەوە. بەرحاڵ نظری من وایە کە کۆمەکە کاوە ئەمە لە هەر جێگایەکە کە چەکەکان بێدەنگە بن و ئەو دۆخە لە عسکەرتاریەت و میلیتاری زەبوون نامێنێت چونکە بەڕاستی دروستەکە دەستبردننی PKK بۆ چەک یاخود دەست پێکردنی ئەو جوڵانەوە چەکداریە بەر هەڵباسی PKK ناکەین بەگشتی ئەو جوڵانەوە چەکداری لە کوردستانی تورکیایە بەرەنجامی ئەو ستەمە زۆر توند و تیژ و دڕندانەیە بۆ بەرەنجامی ئەوش بۆ کە بوارێک بۆ دەنگ هەڵبڕین و بەشداریکردنی سیاسی بە جۆرێکی تر نەبووە. بەڵام لەگەڵ ئەوەشا بۆ خۆی سەرنجام فرسەتێکی داوە بە میلیتاریزەکردنی دۆخەکە لە تورکیا سەرانسەر نەک تەنها لە کوردستانیشە و پێشێلکردنی زۆرێک لە مافەکان بۆ بڕووبیانەوە. ئێستا ئەمە کە کۆتایی پێدێ بەرحاڵ بەیانوویەکی زۆر گەورە لە دەستی دەوڵەتی تورکیا بۆ مارەسەکردنی سەرکوت و ئیرهابێک کە پێشتر بردوێتە پێشەوە بوارێکی زۆر کەمتری بۆ ئەوە پێتیرۆر لە
تورکایە دەوڵەتی مرکزی لێ بەپرس بووە نەک پەکەکە بەڵام بەرحاڵ بە بیانووی پەکەکەەوە ئەو سیاستە نەبراوەتە پێش وەستە و سیاستە لە نامێنەوە ئیمکانی ئەوە ئەبێکە ئەمە فراوانتر بەجای و بوارێک بۆ خەباتی کارگەری سۆشالیستی بکاتەوە ئەوە نەزەری منە ژووبین ئاورە ڕەحمەندایی فرسەت بە تۆ دەم جوابی هەمیان بدەیتەوە با من پرسیارەکان لە نظر خۆمە یکەم دوایی چونکە گەروانە بێ وەختمان زۆر لێڕوە ڕەفیق ڕەحمان چرا پەکەکە دەرمەوردێ این معاملە ڕوو بە مردمی کوردستان ڕۆشنگەری نەمیدەهات ئەم پرسیارە بۆ تۆیە بەرحاڵ ئاورە ڕەحمانجان باخچلی وەردوغان مەگەر لە ناچاریدا مافی میلەتی کوردستان ئەژینا جێگای متمانە نییە یا ڕەنگە هەندێک مافی سادە بدات بە کوردەکان تا پەکەکە بتوێتەوە سەلام ڕوفەق ئەمەندی ڕەسیدەم بە خێراتی هاوڕێ هەژی بەرحاڵ سەرچاواتی دڵنیان بەرنامێکی باشتان بوو بەرحاڵ ئەمە پرسیارەکان بوون بە شێکی داوای لێ بردنەکەم ئەگەر تێکستم لەبەر چاو نەگرت بێ بەرحاڵ من جوابی ئەو پرسیارەی ئەو هاوڕێم دایەوە هاوڕێ عەزیز عەبەد باقیەکەشی ئەوە خوێن بۆ فەرم من هەر ئەوە ئیزافە بکەم بە قسەکانی تۆ لە وڵامی هاوڕێ عەزیزدا ئەوە دووپات ناکەمەوە من بە ئەوە بڵم یعنی مەزومە لەگەڵ بۆ چوونەکەی هاوڕێ عەزیزیش موافقم قسەکە ئەوەیە ئێمەیەک ئەجملە من بۆ خۆم بەم شەخصێڵم مخالفی سیاسەتەکانی مخالفی ئەم پرۆسی سازانەی کە پێکاکە دەستی پێکردووە نیم معنایەوە نییە تایید کننده سیاسەتی پێکاکەم هەر لە بنەڕەتەوە من لەگەڵ ئێمە وەکو کۆمونیستەکان کۆمونیست کارگەری لەگەڵ ئێستراتێژی و فۆق سیاسەتی پێکاکە جیاوازیمان بووە لە عینە حاڵە لە کۆمەلگای کوردستانە لە هەر بەشێکیا بگری وەختی ئێمەڵین بزوتنەوەی جۆرا و جۆر بوون و ئەجم لە بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی وجودی هەیە بزوتنەوەی ناسیۆنالیستیشەیە ئێمە بەش بە حاڵی خۆمان لە کۆمەلگایەکە کە حزورمان بێ ئەمانەوێ بزوتنەوە چەپ و بزوتنەوەی ناسیۆنالیستی و ملیگەرایانە بکەوێتە پەراوێزەوە لاواز بێ ئۆفۆقی سیاسەتی ئستراتێژی تاکتیکی عقبەت ئایا لەم پرۆسەدا ئۆفۆق و سیاست و ئستراتێژی و تاکتیکی پێکاکە زەعیفە بێ دەی با زەعیف بێ بزوتنەوەی چەپ و سۆسیالیستیەوەی پێ زەعیف نابێت اتفاقاً هەرو جۆرە عەزیز عابدیش باسی کردووە ڕێگاکاتەوە سۆسیالیستەکان ئازادی خوازەکان بەرابەری خوازەکانی کوردستانی تورکیە و سەراسەری تورکیە عقبەت بڵن بابە ئەم مەسەلەی ملیە کە کەوتە پەراوێزەوە و مانعێک بووە لە پێش پای خەباتێکی ڕۆشنی چیناتی دەیجاڵان ڕۆژی ئەوەیە مانعەکەم بۆ تۆ با ئێمە دەسەڵ بڕین با ئێمە خۆمان ڕێکخین خۆمان سازمان دەین بۆ مافی بنەڕەتی کۆمەڵانی خەڵکو و بۆ مافی چینایەتی کرێکار و خەڵکی زەحمەتکەش و ژنان و لاوانی ئەو کۆمەلگایش بینە مەیدان دەنەچێت لەو ڕوانگەشەوە تەمەشای بکەی بە نەزەرم هەنگاوێکی ئەرێنیە ئەمە لەو بابەتەوە هاوڕێ تافگە دووبارە بە دروست ئیشارە کردوەوە ئەڵێ باخچەلێ و ئۆردەغانوانە ئاستەمە مافی خەڵکی کوردستان بەڕسمە منیژەڵم وایە ئەوان مافی خەڵکی تورک زمانی مخەلفی خۆیان بەڕسمە ناناسن ئەوە دروستە بەڵام وتم معادلەکە هەمووی هەر بەدە زەوانیشەوە نییە معادلاتێکی منتەقەی هەیە معادلاتی ژنەی خۆیەیە فشار لەسەر ئەوانیشێ ئەڵان بە نەزەرم ئەم تاکتیکەی ئێستای پێکاکە و ئەو پەیامەی دووسە ڕۆژ لەوە پێش ئۆجەران بۆ ئەوەڵجار بە تەسویری خۆی بە دەنگی خۆی آخر ئەوەش تەمەشا بکەن ئەوەش امتیازێک عاقبەت دەوڵەتی تورکیە داوێتی بە پێکاکە و بە ئۆجەران کە دوای 26 ساڵ بە تەسویری خۆی و بە دەنگی خۆی و بێ دوبارە پەیامەکەی خۆی بەیان بکاتەوە جوزی و معاملەیە دیارە قسەیان کردوێتە توانە ئێمە ئیجازە دەین تۆ بە تەسویر و پەیامی خۆت دەی لوتفێنە بێ بۆ بە دوای ئەوە دوو ڕۆژ دوای ئەوە چەک سووتانەکە دەست بکە هەموو ئەمانە جوزی معاملەکەیە بە ئەسپایە ڕواتە پێشێ بە دژواریە ڕواتە پێشێ دەنەچە من پێم وابێ عاقبەت دەوڵەتی مرکزی تورکیەش نهایەتەن مەجبور بێ ددان بە بەعزێک مافدا بنێ ئەوە لەو بابەتەوە من ئیتر نازانم کام پرسیاری دیکەش پێکاکە بۆ ڕەوشەنگەری نەکردووە تاوجەی بزانم پێکاکە عاقبەت بە چەندین تەلەڤیزیۆن کە هەیەی و بە جەریدەکانی کە هەیەی عاقبەت نیەتی خۆیانیان وتووە سیاسەتی خۆیانیان وتووە ئەڵەن ئێمە عاقبەت لەو ڕۆژەوە کە ئۆجەلان و ڕابەری پێکاکە
باسی دەوڵەت ملەتی ناوەتە کەنارۆ دەورەیە کۆنفدرالیزمی دموکراتیکی وتووە ئەڵان لە ئاخرین پەیامەکەی ئۆجەلان لە 27 فەوریە ئەڵە بابە لە کۆنفدرالیزمیش گەڕن لە ئۆتۆنمیش گەڕن ئێمە فقط ئەوەی پێڵێن دموکراتیزەبوونی کۆمەلگای تورکیا و هەموو تیاب حەوێنین و بە قەولیەوان مافی بەرابەرمان تیابێ معنای ئەمەلیەکەی چییە ئەوەی ئۆجەلان و پێکاکایڵن ئەڵێن ئیجازە بدەن حزبێکی سیاسی بین هەر وەکو دەمپارتی لە بازی لە انتخاباتی پارلمانیا شرکت بکەین لە بەلەدیەکانە ببین ئایا ئەمە معنای ئەوەیە مافی واقعی ستەمی ملی و خەڵکی کورسانی تیامسۆگەر بێ نا بەڵام ئەوان ئەواڵن لەم بابەتەوە تەبلیغاتی زۆریان کردووە و اتفاقان هەر وەک هاوڕەشەماڵش بێت کە زۆر ئیدعالیزەیەکەن زۆر وەک سەرکەوتنی گەورەی مێژووی و تاریخینی ئێمە وای نابین ئەوە نییە اتفاقن ئەمەی ئەمڕۆ بۆ پێکاکە پێش هاتووە لەم نەپرسی عاقبەتی ئستراتیژی و سیاسەتی هەموو بەرەکانی جونبشی ملی و ناسیۆنالیستیە کە تووشی ئەبن و تووشی هاتوون و نەهایەتەن ئەوە سابت دەکات لە کاناڵی جونبشی ملی و ناسیۆنالیستیەوە مافی خەڵکی کوردستان دەستەبەر ناکرێت.